ئەبێ هەموو تاکێک لە ئاس خۆیەوە ئەمڕۆ کاتە پێداچوونەوە بۆ ئەو خۆراکانی کە دەیخوات بۆ بە فێڕۆنەدان بۆ نێشتنی پاشماوە خۆراکیەکان بۆی جیهان لە برسێتی ڕزگار بکەین. مەڵێ ئێمە لە کوردستانی چ پەیوەندیمان بە ئەفریقاوە هەیە لە کوردستان خەڵکێکی ئاوا دەژی تەنانەت ڕەنگە لە ڕۆژێکدا ژەمە خۆراکی ڕاستە هەر ئاری ئێمەی کوردیش بەڕاستێر بۆ شێوازین بەتایبەت باسێک لە ئێمەی خانمان بکەین زۆر کات کە خواردنێک دروستەکەین ئەگەر تۆ 5 کەسبی لە ماڵەکە ئەڵێ بە خواردنی 7 کەس بکەم نەوەکو بۆ نمونە 2 کەس میوان بنبێن بۆ ماڵەکەم ڕەنگە زۆر کات بێگومان ئەو میوانەش نایەت و دوجاریش ئەو خواردنە ڕێک زۆر کات وەکو پاژماوەیەکی لێت و فڕای ئەدرێت بۆیە گرنگە هەریەک لە لای خۆمانەوە هەستی بەرپرسیارەتیمان هەبێت سەبارەت بەوەی کە ئەو خواردنی کە لە ئێمە زیای ڕەنگە بێتەوە کارێک بۆ ڕزگارکردنی ژیانی سەدان کەسی تر بۆیە گرنگە کە ئێمە بزانین لەسەر سفرە خوانەکانمان چی هەیە بتوانین بەپێی ئەو بابەتانە بۆنمە بەپێی خواست و ویستی خۆمان توانین خواردنەکان دانین نەوەکو خواردنێکی زۆر و بۆر بێت لە کوردەواری خۆشمانە ئاری بۆ شێوازەیە ئەڵێن ڕەنگە زۆر کات لەسەر سفرە خوانەکان تۆ بەتەنها یەک خواردنت حەز لێ بێت بۆنمە خێزانەکەتان یەک خواردنی حەز لێ بێ بەڵام چی چەند جۆرێک لە خواردنی جیاواز لەسەر ئەو سفرە خوانە دابنێ. قسەکەت زۆر جوانە. یەکشتی تر کە بۆ هەمومان ئەگرێتەوە خۆشەویستان زەڵاتە ژەمە. زەڵاتە هاوکاری خواردن نییە زەڵاتە ژەمە واتە ئەگەر زەڵاتە خۆی واتە نیوەڕۆ نانت خواردووە ئێستا بۆن ماگەر من زەڵاتە بخۆم یعنی نیوەڕۆ نانم خواردووە بەڵام ئایا ئێمە قوڵی یان معیدەی ئێمە ڕاهاتۆ بۆی کە زەڵاتە بخۆی تۆ چتە وڵاتێکی ترەوە دەبینی کەسێک دانیشتووە بە دیار قاپێکی زەڵاتەوە بە وردی دانیشتووە بە چەتاڵێکەوە تەنها زەڵاتەیەک داواکە بۆ ژەمەکەی بۆ ئێوارە نانێک دەخوا ئێمە کەم ماڵە بینم یان ئێستاوەی کە گوێی لێمە ئەگەر وانە پرسیارەکە لە خۆی بکاتەوە کاهویەک 4 تەماتە 2 خەیار ئەمە ئەکرێ بە زەڵاتەیەک دانرێکەوە ئەمە بخۆی لە ڕووی جوانکاریەوە هەتا بڵی هەموو مرۆڤ حەز دەکات سەر سفرە و خوانەکەی ڕازاوە بێت بە هەموو جۆرەکانیەوە هەموو شتێک دابنێت بەڵام بۆ خۆی زەڵاتە بە خۆی ژەمێکی ترە هیوادارم ئەمە پێداچوونەوەک بە ئەو ڕەفتارانە بکەین کە خۆمانەمانە جا بۆی کە قسەی زیاتر لەسەر مابەتە بکەین و ئێمە چەند کە تاکێکی بەرەمهێنین یان تەنها بەکاربەرین گومان لە کوردستانە ئەم بەکاربەر زیاتر بەسەر ئێمە بڕاو و پێناسەکە و چەمکەکە زۆر بەسەرمانە زاڵترە کشت و کاڵمان زۆر بەرفراوانە خۆراکمان زۆرە سنووقێ تەماتە بە 4,000 20 کیلۆ باینجان بە 2,000 تەنانەت زۆر جار کە بیری لێکیت تۆ هەموو کەسێک ئارزوو دەکات هەرزانی بێت لە شتومەکانە بەڵام زۆر جار ئەو هەرزانی هۆکارێک دەبێت بۆی کە تۆ زۆرێک لەو خۆراکانە فڕێ بتێت بەگشتی لەسەر ئەمە دەوەستین لە ڕووی ئابووریەوە باسی دەکەین چەندە کاریگەری هەیە دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری لە ستۆدیۆ لە لامان میوانە ئەمڕۆ وەڵامی هەندێک پرسیارمان دەداتەوە کە ئێمە چەند گرینگە تاکێک بین تۆزێک دەست بگرینەوە دکتۆر خالیدیان فەرموو بۆ وەڵامدانەی پرسیارەکان بەخێر بێت. بانی باش زۆر بەخێر بێت دکتۆر سەرچاوم فەرموو. دکتۆر جان بەخێر بێت. لە 150 وڵات ئەمڕۆ یادی ڕۆژی جیهانی خۆراکەکرێتەوە یعنی هەر ساڵی دروشمێک زۆر جار باسەکە بڵێن ڕۆژی جیهانی خۆراک بۆ نێشتنی هەژاری ڕۆژی جیهانی خۆراک بۆ تێرکردنی برسیەکان هەر جاری دروشمێک ئەوترێتەوە ئەم ساڵ دروشمێکی جیای هەیە شتێکی تایبەتی هەیە زۆر سپاسانەکەم بەینتان باش بەنەوەی خۆی بەخشندەی مهرەبان ئەم ساڵ دیارە باس لەوە ئەکرێت کە کەس جێ نەهێڵڕێت لە کاروانی ئەگەر ناوی بنین ئەوەی کە کاروانی وەکە نێشتنی برسێتی کەس هەژار و فەقیر نەبێت لە چوارچێوەی خواردەمەنی ئەو بابەتانە دوشمی ئەم ساڵ ئەوەیە طبعا وەکەوەی کە جەنابتان لە پێشەکیەکە دەستەکانتان خۆش بباستان کرد کە ئەم ڕۆژە هەر لە 16 دەی لە کاتی دروستبوونی فا وەکو ڕێکخراوی تایبەت بە کشت و کاڵەوەوانە و ئەو بابەتانی کە بەرەم ئێنرێ لە بواری خۆراک کراوە بە ڕۆژێکی تایبەت بۆ وەکو جەنابتان فەرمووتان هەوڵدان بۆ ئەوەی کە برسێتی نەمێنێ طبعا لێرە وەکو زمانێکی متخصص سپۆر لە بواری ئابووری ئەگەر باس بکەین لێرە نێشتنی برسێتی بریتە لە ئاسایشی خۆراک هەمیشە ئاسایش کە ئێمە بمانەوەی واتەکەی بزانین وەکو زمانێکی با بڵێن متخصصی ئابووری باس دەچیەکەن خستنە ڕوو خواست تا چەند خواست زیاتر بێ لە خستنە ڕوو لە هەر بوارێک بێ
ئەوە نەبوونی ئاسایشە لە بوارەکە ئەوە بە پێچەوانە تا چەند ئێمە توانیمان خستنە ڕۆکەمان زیاتر بکەن ئاسایشەکە زیاتر دەبێت واتە ئەگەر لێرە سەیری وڵاتان بکەین بە تایبەت ئێستا ئەم دقەیە کە باس لە شەڕی رووسیا لەگەڵ ئۆکراین ئەکرێت و پێشببینی ئەکرێت 210 میلیۆن کەس ینی بەهۆی ئەم شەڕە هەژار ببن و بچنە حاڵەتە بسیەتی والێکە کە ئاسایشی خۆراک لە جیهان ئەو بۆشایەکە هەیە لە بینی خواست و خستنەڕۆکە زیاتر ببێت و ئاسایشەکە کەمتر ببێت طبعا بەتەکید عێراق و کوردستانیش وەکو وڵاتانێکە پشتە بەسن بنەوت و کەش و هەواکەش تا ئێستا ئەوەی کە باس ئەکرێت کەشەوایکی نەگونجاوە والەیەکە عێراق لە یەکێک لە 5 وڵاتەکە بن کە تووشی زەرورزیانێکی زۆر گەورە ئەبن لە بواری کشت و کاڵی و بەتەکید ئەمەش ئەمانبا بەرە و کەمبوون و لاوازبوونی ئاسایشی خۆراک بۆیە لێرە ئەگەر باس لە ڕۆژی خواردەمەنی خۆراک بکەین ینی واتە ئێمە باس لە ئاسایشی خۆراکەکەی زۆر باش کەواتە دکتۆر ئەمڕۆ کە 16 تشرینی یەکەمە هەر بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە 16 میلیۆن کەس لە جیانە بەشداریەکەن لە مەراسیمە جیاجیەکانە بۆ ئەوەی کە چیتر برسێتی کەمکەنەوە لە جیانە چیتر ئێمە لە دوای ئەوەی کە خواردنێک ئەخۆین هیچ پاژماوەیەک هیچ بابەتێک نەمێنێتەوە لەسەر ئەو سفرەخوانەی کە ئێمە بەجێ هێڵین کاوتە بە شێوازێکی گشتی بەڕای بەڕێزت ئامانج لە دانانی بەتەنها ڕۆژێک بۆ خۆراک خۆی لە چی ئەبینێتەوە ئێمە توانین بەتەنها ڕۆژێک هەموو گیان هۆشیارکەینەوە لەوەی کە ئیتر چیتر بۆ نمونە زیادە ڕێوینەکەین لەو سفرەخوانی کە ئامادەیەکەین بەتەکید یعنی یەک ڕۆژ تەنها وەکو لە ئامانجەکانیش هاتووە ئەوەی کە جەنابتەنە فەرموو پرسیارەکە لە ئامانجەکان هاتووە تەنها ڕۆشنبیری خەڵک زیاد بکرێت بیرخستنەوەی خەڵکە ئەگەنە ڕۆژێک بێت چاکسازی بکرێت لە بوارەکەەوە جیهان چاک ببێ یاخود ئەو شوێنانە وڵاتانە کە کێشەیان هەیە چاک ببێت نەخێر بە تەکید فریایی چ ناکەوین یعنی لێرە بە نمونە ئەیهێنەیە کەسێکی پسپۆر لە بوارەکە ئەڵێ ئەگەر باسی بە تایبەت باسی ئەو ئاسایشی خۆراکەکە بکەین و ڕەتی بکەینەوە بە کۆرۆنا و ئێستا شەڕەکەی رووسیا و ئۆکراین ئەڵێ لە ماوەی ساڵێک و زیاتر و تا ئێستش بەردەوامە کۆرۆنا کە ئابووری جیهانی تووشی زەرورزیانێکی زۆر گەورەی کردووە ئایا من ئەتوانم لە ماوەی مانگێک چارەسەری ئەو کێشە گەورەیە بکەم بە هەمان شێواز شەڕەکەی رووسیا و ئۆکراین تا ئێستا بەردەوامە ئایا من ئەتوانم دوای تەوابوونی شەڕەکە بڵم لە ماوەی هەفتەیەک 2 هەفتە هەموو جیهان چاک بکەمەوە بۆیە وەڵامی پرسیارەکەی جەنابتانەوە یەکە من نایم لە ساڵی 45ەوە یاخود لە ساڵی 79 کە بڕیاردرا لە ڕۆژی خۆراکی جیهانی لە ساڵی 79 بڕیاردرا کە ڕۆژی جیهانی ڕەبط ببێتە بە لەدایکبوونی ئەو ڕێکخراوە لەو کاتەوە تا ئێستا کێشی خواردەمەنی هەیە و ئاسایشی خواردەمەنی ئەو بابەتانە هەیە بێ من لە یەک ڕۆژدا عیلاجی بابەتێکم نەک یەک ڕۆژ لە یەک ساڵیش من ناتوانم ئەم بابەتە عیلاج بکەم بۆ لەبەرەوەی کێشەی برسێتی لە وڵاتە دواکەوتوەکان هەیە بەگشتی لە ئەفریقیا هەیە لە ئاسیا هەیە بۆیە من ناتوانم بە ئاسایی ئەم بابەتە عیلاج بکەم یەکێکی لە خاڵە زۆر گرنگەکان باستەوە ئەکرێ ئەمریکا ساڵانە با بڵێن بڕێکی زۆر لە برنج ئەخاتە دەریا ناینێرێ بۆ وڵاتەکانەوەی کە برسیانەوەینە بۆ لەبەرەوەی نایانەوێ نرخی برنج بنمونە لە بازاری جیهان لە بازارەکانی جیهان لە بازار نێودوڵەتی دابەزێ یعنی ئەوان گرنگیان داوە بەوەی کە دەستی کاری هەبێ و بەردەوام بێ لەسەر کارکردن لەبەر ئەوەی زۆری برنج بنمونە کە بخرێتە ڕوالیەکە کە ئیتر خەڵک دانیشێنە ماڵ بۆ لەبەرەوەی لە مەخزەنەکان ئینتاجمان زۆرە و پێویستیمان بە ئینتاجێکی زیاتر نییە بێ خەڵک دانیشێ لە ماڵ بۆیە ئەوان ئەڵێن نا با برنجەکان بخینە دەریا و نەینێرین بۆ وڵاتەکان ئەوانە کە برسیانە بۆ ئەوەی کرێکاری خۆمان ئیش بکەن یعنی لە وڵاتانە بینی جەنابەت هەندێک بابەت هەیە پێش ئەخرێت و گرنگی نادەن بەوەی کە خودی ئەو وڵاتانەی کە ئێستا باس لە ڕۆژی خۆراکەوە بابەتانەکەم خۆیان گرنگی نادەن بەم ڕۆژە و بە گرنگی ئەم بەشێکن لە قەیرانی برسێتی دکتۆر کە باسی ئاسایشی خۆراکەکرێت زۆر فۆکسەکە چێتەوە بۆ لایەنی کشت و کاڵ ینی ڕێک دەستی کار لە کشت و کاڵدا ئێمە وڵاتێکی لە پێشەکە وتم ئەوەندە وڵاتێکی بەکاربەرین ئەوەندە وڵاتێکی بەرەمهێن نی
ئەمە ئاسایشی خۆراکی ئەمەی نەخسۆتە مەترسیەوە هاندان هەیە بۆ کەرتی کشت و کاڵ زۆر قسەکەی جنابتان زۆر ورد و ڕاستە ئەنیانی ئەبینی جەنابەت لە مانگی چوار لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لای خۆشمان بڕیار درا کە 3 مانگ ڕسومی گومرگی نەمێنێ لەسەر هاوردەکردنی خۆراک ئەگەر باسی عێراق و کوردستان بکەین بە تایبەت لای خۆشمان لە ئەنجومەنی وەزیرانی خۆشمان لە مانگی چوار بڕیار درا ڕسومی گومرگی نەمێنێ نێڵن لەسەر هاوردەکردنی خۆراک بۆ ئەوەی وڵاتەکەمان هەرێم و عێراقیش تووشی قەیرانی ئەو ئاسایشە خۆراکە نەبێ باشە لێرە پرسیار لە خۆمانەکەین ئەگەر من پێداویستەکانی خۆمم پڕ کردی بێتەوە لە ناو خۆ پێویستەکە دەرگای هاوردەکردن واڵاو کراوە بکەم بۆ تورکیا و ئێران و سین یاخود وڵاتانی تر ئەوانەی کە ئێمە هاوردەی خۆراکیان لێ یەکەین بە تایبەت وڵاتە هەرێمیەکان ئەوانەی کە زۆر نزیکن ئێران و تورکیا نەخێر ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئێمە ئاسایشی خۆراکمان لە ئاستێکی مەترسیدارە ئێستا ئێمە ناتوانین پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە بۆیە بەم شێوازە بەم حاڵەتە کە من بڕیارەدەم ڕسومی گومرگی نەهێڵم چی ئەەکەم یەکەم استیرادەکەەوە زیادەکەەوە بە تەکید دووەم کەمکردنی ڕسومی گومرگی وەکو بەڕێستان باش ئەزانن ڕسومی گومرگی بریتە لە یەکی لە سەرچاوە گرنگەکانی هەر وڵاتێک بۆ ئەوی پارەی دەست بکەوێ حکوومەتەکە پارەی دەست بکەوێ کە من ڕسومی گومرگی ناهێڵم یعنی پارەکەم کەمترە بێ معنەیە ئەوەیە کە من گرنگیم داوە بە ئاسایشی خۆراکەکە کە ئەوە ئەسەرمێنێ لای خۆم لە هەرێم یاخود لە عێراق هێشتا نەگەشتمەتە ئاسێک کە من بڵێم ئیتر بەسە هاوردەکردنی خۆراک لە ئێران و لە تورکیا و لە وڵاتانی تر ئیتر نامەوێ نایکەم باش زۆری وەریە کە هەیە لە بەرهەمی کشتتوکاڵی زۆر جار لە پێشەژێکەشە باسم کرد 20 کیلۆ پایجان 2000 چوزانم سون خێتەماتە هەموو کەسێک لەگەڵ هەرزانیە بۆ هەرزانی بۆ فەقیر وەژار خۆزگار بێ بەرهەم بەتەکید بەڵام زۆر جار کە تۆ بیرەکەیتەوە هیلاکی و ماندووبوونی جوتیارەکە لە بەرامبەر ئەو ڕەنج و ماندووبوونە نییە کە بەرهەمەکەی دواتر بچێنێتەوە بە بڕەپارێک هەستەکەی لەمەشە ئێمە کێشە و گرفتمان هەیە ئەو زۆر وەریەش ئەگەر کۆ بکرێتەوە ئەکری ئێمە سنوورەکان دابخەین بڵێ نەتوانین نەبتەکیوانێ خود بژەی خۆمانمان هەیە یان نیمانە نەخێر بەتەکید بۆیە ئێستا بینی جەنابەت لە ئەنجومەنی وەزیران لەخوا بەزێر بێ باس لەوە ئەکرێت کە بە نمونە دروستکردنی ئەوەندە بەندا بۆ ئەوەی ئاو خەزن بکرێت و ئەوەی کە فەرمووتان جەنابەتەن گرنگی بدرێت بە کەرتی کشتتوکاڵ کە سەرچاوی سەرەکیە بۆ پیشەسازی خواردەمەنی خۆراک یعنی سناعەتی غیزائیە کە ڕبتی هەیە ڕاستەوخۆ بە کشتتوکاڵ واتە کاتێکە من کشتتوکاڵەکەم لاواز بوو باسی وشکە ساڵی ئەکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستان بەتەکید ئەوە لێکە کە ببورن بەرەمهێنانی خواردەمەنی کە پشتە بە سێوەکووتمان بە سەرچاوێکی زۆر سەرەکی بە کشتتوکاڵ بەرەمهێنانەکە لە ئاسێکی پێویست نەبێ و لە هەمان کات خودی ئەو بەرهەمە بەروبوومە کشتتوکاڵیان نەگاتە لاینی پەیوەندیدار یعنی ئەگەر ئێمە باسەوە بکەین کە ڕاستەوخۆ بگاتە بەکاربەر یاخود بگاتە کارگەکان ئەوانەی کە بەرەمهێنی ئەو جۆرە بەربوومەن یاخود ئەو جۆرە کاڵایە ئینتاج ئەکرێت و بگاتە بەکاربەر بۆیە بەتەکید لێرە یعنی ئەگەر باس لە حکوومەت و ڕۆڵی حکوومەت بکەین لێرە ڕۆڵی حکوومەت زۆر گرنگترە ئەگەر بەراورد بکرێتەوە بە کەرتی تایبەت و باسی جوتیار بکەین لەم بوارە بۆ لەبەرەوە من وەکو خۆم وەکو بەرەمهێن لەکوێ من پارەکەم بخەمە گەڕ لە بواری کشتتوکاڵ کە پێویستی بە یەک وەرز یاخود دوو وەرز یاخود سێ وەرزەکە بۆ ئینتاجەکەم بگاتە ئاسی پێویست ئەمەش ئەم خاتە وەکو وەبەرهێن ئەم خاتە مەترسیەوەی کە کەشواوەکە باران هەیە باران نییە ئەگەر باران نەبوو ئەبێ جۆرێک لاینی دەستکرد سەناعی بەکار بێنم بیوتی پلاستیکیە و ئەو بابەتانەیە ئەمە سەرمایی ئەو سەرمای کە خەرج ئەکرێ بۆ ئەو جۆرە بەرهەمە زیادەکە کولفەکەی لەسەر من زیادەکە منیش ناچارم لە بازارەکان زیاتر نرخەکان زیاتر بکەم باشە حکوومەت لێرە چیەکە بە ئینتاجێکی فراوانتر و گەورەتر گوێ نادەت بە ماوەی گەڕانەوەی سەرمایە و بەرهێنی کەرتی تایبەت جوادت بە گەڕانەوەی سەرمایەکەی زووتر بگاتە دەستی چیەکە لە جاتی ئەوی بخاتە کشتتوکاڵ ئەوەی کە وتمان سەرچاوی سەرەکیە بۆ خواردەمەنی و ئاسایش و ئەمنی غیزایی ئەی خاتە بواری پیشەسازی ئەی خاتە بواری من ئەچم لە ئێران بۆ خۆم یەک بار بەرهەمی کشتتوکاڵی ئێنم و بە بازرگانی لە بازارەکانی خۆم ساخی یەکەمەوە و پارێکی چاکم دەست ئەکەوێ بۆی لێرە گرنگی نادرێت بە پرۆژەیەک کە ماوەی گەڕانەوەی سەرمایەکەی زۆر بێت و ئەم گەڕانەوەی سەرماکەش کە زۆرە بەتەکید لە بواری کشتتوکاڵی پشتێکی زۆر گەورەی هەیە
بەڵێ زۆر باشە کاتە دکتۆر بە شازێکی گشتی چۆن جیهانێک بنیاد بدرێت کە هەموو کەسێک لە هەموو شوێنێکی جیاوازەوە دەستیان بگات بە خواردنێکی بەسوود ئەمە پێویستی بە چییە؟ خواردنی بەسوود ئەوە گەڕێتە بۆ بەڕێزانێکە متخصصن پسپۆرن لە بواری جۆری و کوواڵەتی مەبەستم ئەوە نیە پرسیارەکە کە تۆ بۆم ڕوونکەیتەوە کە خواردنی بەسوود چییە و چۆن بۆن دەستیان کەوێت چۆن بیخۆن چۆن بەڵێ لەسەر مێزی خواردەمەنی خۆراکمان ئامادە بێت ئێمە تووشی برسێتی نەبین بە تەکید ئەوە ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە شۆڕشێکی کشت و کاڵی ڕابگەینین سەرجەم دەرچوانی خۆمان ئەوانەی کە دانەمەزراون ڕابگەینین کە بچن بۆ لادیەکان کە ئێستا لە نەتەوەی گرتوەکان زۆر گرنگی دراوە لە ڕۆژی ئەمنی خۆراکە گرنگی دراوە بە گەڕانەوە بۆ لادیەکان یەکێک لە ئامانجەکان ئەوەیە بەشداریکردنی ئافرەتان خانمان لەم بوارە زۆر گرنگە و بە تایبەت لە لادیەکان و گەڕانەوە بۆ لادێ گەنجەکانی خۆمان لە شارەکان بچین بۆ ئەو شوێنانە بۆ ئەوەی لەوێ دەست بکەم بە چاکسازی و ئیسلاحکردنی زەوی و وزار و هەوڵ بدرێت بۆ بەرهەمی کشت و کاڵی لە لادیەکان زیاد بکات و بەشداربوونی وەکوتم ئافرەتان و خانمان لە بوارەکە زیاتر ببێت نەتەوەی گرتوەکان ڕۆژی جیانی ژنانی لادیە بوو ئامارێکی ڕاگەاند بوو ئەیود لە 150 ئەو خۆراکانی کە لە جیاندا دەخورێت لەسەر دەست و بازووی ژنانی لادێ و گوندنشین بەتەکید وانە بەڵێ ئەمەش تەواوکاری ئەوەی کە وتمانێکی لە ئامانجەکانی ڕۆژینی خۆراک و خواردەمەنیە چاوبرسێتی کەی واز لێ بێنین وازە چاوبرسێتی بێنین یانی کورد کێشەی چاوبرسێتی ئەگەر کەسی قەڵەو بێوە هەمیشە بەسێت بەستم لە چی بوو لەگەڵ لانەیە باسی ئەومان کرد دکتۆر یعنی تۆ چوار کەسی ڕاستە ئێمە کورد خانەخوێن میوان دۆستین زۆر جار ئەڵین با ئەگەرێک دابنین لەواچە کەس زیاتر لە چەند جۆرێک لەسەر سفرەی یا چەند جۆرێک باسی زەڵاتەم کرد ینی زەڵاتە یەکێکە لە ئەو بابەتانی تەندروستین خۆراکە بەڵێ وایە وانێ بەڵام ئێمە ئەی خۆین و چین نانیش لە دوای خۆین ینی خۆی لەو ئەوەی بە مقابلات ئەمە چەند گرنگە ئێمە ئەو سیاسەتی خۆراک خواردنەمان بگۆڕین خۆی ئەوەی ئەفەرمون تەندروستی لە بواری ببورن ئەمە وەکو هاوڵاتی باسەکەم علاقەی بە اقتصادەوە نییە تەندروستی لە خواردەمەنیەکە لە جۆری خۆراکەکە زۆر گرنگە ئەوەی کە فەرمووتان جەنابتان ئەو زەڵاتەیە کە ئەکرێت خودی ئەوە هەندێک جار لە پسپۆران لە بواری پزیشکی و بە تایبەت لە پزیشکینی خۆراک باس لەوە ئەکرێت کە بۆ ئێواران ئینسان واز بێنن لە ناو خواردن و باسی زەڵاتە ئەکرێت بە تایبەت خواردەمەنیەکی زۆر تەندروستە بەڵام لەگەڵ ئەوە شایمە ئەبینین کە ئەوە ئەبێتە وەجبەی یەکەممان پێش ئەو مقابلاتە پێش ئەوە وەجبەی یەکەم دەست بکەین بە بەتاکیدەوە ئەوە شتێک ئەبێتە شتێکی ناتەندروست لە بوارەکە بەو شێوازە تۆ جەنابەت زەڵاتەکە بخۆیت و بخۆیت و دوای ئەوە دەست بکە بە چۆری و بابەتانە من تەسەورەکەم لەگەڵ یەکە ناگونجێن بەو شێوازە ببورن نەتەبیبم و علاقەمی بەس من وەکو ڕێی خۆم وەکو بۆ چوونی خۆم بۆیە باشتر وایە کە یەکەم وەکو بەڕێستا فەرمووتان لەسەر سفرەی ناخواردنەکە ئەوەی کە هەڵەستێت و تەواو بێ ئیتر لەناو قابەکەی هیچ نەمێنێ طبعا مەبەستنیەوە کە قاپێ شتێکی زۆر بخەتەنەوە قابەکە هەمووی بخوانا تەندروست بێ و لە هەمان کات ئەو جۆرانەی کە دانێ لەسەر ئەو سفرەیە جۆرێکی تەندروست بن و ئەوەش ئێستا زۆر ئاسایی ئەکرێت لە ڕێگەی گوگل و گوێگرتن لە ئێوەی بەڕێز و شوێنان و کەناڵەکان ئەتوانم بە نمونە بزانم چ جۆر خواردمانێکی تەندروست ئەبێ دابنێت لەسەر سفرەی نان خواردن و بە تەکید گرنگی بدرێت بەوەی کە ئەو بڕا خۆراکی کە دائێت لەسەر سفرەکە گونجا بێ لەگەڵ بودجەکەم بۆ ئەوەی وەکولاینی ئابووری ئاگام بێ بۆ کولاین تەندروستیش بێت دکتۆر ئەی هۆشیاری تاک لێرەیە چەندە گرنگە بۆ نمونە ئێمە ئەو باسمان لە ماڵەکانی خۆمان کە ڕەنگە زۆر کات هەر ئێمە سەردانی ڕێستۆرانتەکان بکەین سەردانی چێشخانەکان بکەین جا وەرەگەر چێشخانەیەک دکتۆر بۆ نەگەر بۆ فێکراوە بێ ئەبینی زۆر کەسەیە لەسەر مێزەکە ڕەنگە خۆشمان ئەومان بەسەرات بێ ئەبینی جۆرا خواردنی جیاواز دانەی جا قاپەکە و پڕپڕ کردووە لە کۆتایی شەهستەکەی ئەمانە بەتەنها ڕەنگە یەک دانیانە تۆ پێخرابێ چەندە گرنگە لە یا هۆشیاری تاکبیر لەوە کاتۆ بۆ نە تۆ خواردنێکت بە دڵنی ڕەنگە زۆر کات خیالمان بۆ بچێ بڵین ئەو بڕەپاری کە ئێمە یامانە بۆ ڕێستۆرانتە بۆ بۆفێ با بەشی ئەو خواردنەکە بخۆین ئەشیێنی دایانێت و پێت ناخورێ لەو کاتێ یەکێک لە خاڵە گرنگەکان و دڵنیام جەنابتان لە بوارە زۆر شارەزان ماشاءالله بەڵگەی ئەوەی کە کەسێک ڕۆشنبیرە و هۆشیارە لەو بوارە ئەوەیە کە لە هۆتێلەکان لە شوێنان لە ڕێستۆرانتەکان کە لە بەتایبەت ئەگەر بۆفێکە کراوە بێ شتێک لەسەر قاپەکە لەناو قاپەکە نەمێنێ ئەمە بەڵگەی ئەوەی کە ئەو کەسا وەکو ڕۆشنبیر وەکو کەسێکی تێگەشت و ئەزانێ چەند جەستەی پێویستی بەنان بەو بڕا
خواردەمەنیە ئەیهێنێ لەگەڵ خۆیان ئیتر تۆزێک لامە و تۆزێک لەوە شتێکی کەم ئەیهێنێ بۆ ئەوەی دەربکەوێ فعلەن کەسەکە لە بوارەکە شارەزایە و ڕۆشنبیریشە یعنی معقول نییە من یەک بار خواردەمەنی بێنم لەبەرەوە بۆفەکە کراوەیە و تۆزێکیش لێ خۆمیان خۆم زەخت لە خۆم بکەم لەبەر ئەوەی بابەتەکە تا ڕادەیەک پارەکەی دیاری کراوە بە ئارزوی خۆمەتوانم شت بێنم زەخت لە خۆم و لە جستێ خۆم بکەم و زەرر بە خۆم بگەێنم لەبەرەوەی بابەتەکە کراوەیە نەخێر ئەوە بەڵگەی پێچەوانەی ڕۆشنبیریە لە ئەوە بەڵگەیەوە کە تێنەگەشتنە لە بابەتەکە بۆیە ئێستا وەکو عەرزی جەنابتانم کرد لە وڵاتە پێشکەوتوەکان و لە هەموو شوێنێک بەڵگەی ڕۆشنبیری و تێگەشتنی خەڵک ئەوەیە کە هیچ لەناو قاپەکە نەمێنێ و بە تەکید جۆرەکانیش مناسب و گونجاو بن و تەندروست بن. باشە دکتۆر دوایین پرسیارەکە بە کورتی وەڵام بیتەوە باس لەوە کردوت بۆی کە دەستی کار نەمرێ هەندێک وڵاتی برنجە کاتە دەریاکانە باشە بۆی کرێگارەکان بەتایبەت ئەمریکا سیاسەتی وڵاتان وڵاتە زلهێزەکان ناتوانێت برسێتی لە جیهاندا بنە بڕکە بە دڵنیاییەوە وەڵامی پرسیارەکەی جەنابتان بەڵەیە بە دڵنیاییەوە بۆ لەبەر ئەو وڵاتانە یعنی ئێستا بینی جەنابەت دیسان بگەڕێنە بۆ شەڕی رووسیا و ئۆکراین یعنی ئەو دوو وڵاتە کە شەڕەکەن و نرخی خۆراک وا زیادەکا و ئەفڕێ ئەگەر نایبنین لە جیهان یعنی ئەو دوو وڵاتە کاریگەرن باشە ئەو دوو وڵاتە کاریگەرن سلبیەن نەرێنی لەسەر جیهان و لە هەمان کات ئەتوانن ئەرێنی بن ئەگەر دوو وڵات وابن ئەی وڵاتانی تریش لەگەڵ یابن ئەمە دوو وڵاتن لە ئۆروپا بنمونە ئەی ئەمریکایان لەگەڵا بێ ئەی ئاسیایان لەگەڵا بێ بەتەکی دڵنیا بە دڵنیاییەوە بەڵێ وەڵامەکە بەڵەیە و زۆر بە ئاسایی ئەتوانن نێڵن ئەم برسێتیە بمێنێ بەڵام من وەکو خۆم وەکو دوکاندار وەکو وەبەرهێن وەکو بازرگان چی خۆش حاڵم ئەکا کاتێکە خواست هەبێت باشە وڵاتی بەرەمهێنی خۆراک ئەبێ هەمیشە دڵنیا بێ لەوەی کە خواست هەیە خواست لە زیادبوونە دانیشتوان زیادەکە ئەبێ بێڵم وڵاتانێک فەقیر و هەژار بن بۆ ئەوەی هەمیشە داوای هاوکاریم لێ بکەن هەمیشە داوای خۆراکم لێ بکەن هەمیشە داوای ئەو بکەن کە من چۆن ئەڵێن کاڵا و بابەتەکانی ئەوەی کە بەرەمهێنراوە لەناو وڵاتێکی خۆم بگاتە ئەو وڵاتانە بۆیە ئەساسی و بزوێنەری ئابووری لە جیهان خواستە کاتێککە خواست نەما یاخود کەمی کرد و خستنە ڕوو پێشکەوت و زیادی کرد ئەوە ئابووری تووشی پوکانەوە بێت جگە لە بابەتە سیاسی و ڕامیارەکانەوە شتێکی ترن باسی بابەتە سروشتیەکانەکەم بۆیە هەمیشە بزانن جنابتان بوونی خواست بزوێنەری ئابووری جیهانە چی لەیە کە خواست بمێنێ ئەوەی کە بێڵم خەڵک محتاج بێ پێویستی بە هاوکاری بێ پێویستی بە پارە بێ پێویستی بە خۆراک بێ ئەمە سیاسەتی ئابووری نیە و دەوڵەتیە بەداخەوە دکتۆر خالد حەیدەر سپۆر یابری سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دەست خۆش بەماندوو بە هیوای برسێتی لە هیچ شوێنی دنیا نەمێنێت چکاوە نیەتی هەموو مرۆڤێکی دروستە کە بێوێت مرۆڤێکی تر محتاج نەبێت یان پێویستی بە خۆراک نێ بچکە وەکو باسمان کرد هەیە لە ڕۆژێکا ژەمێکی دەست ناکەوێت ڕاستیکراوانە تاو لە ژێر هێڵی هەژاریەوەن و لە ئەفریقا خەڵکانیەکەن ڕۆژانە بە سەدانیان لێ دەمرێت بەهۆی برسێتی و نەبوونی ژەمە خۆراکەکانەوە.